دوای 30 ساڵ کارکردن لەسەر تەلسکۆپێک ڕۆژی ڕابردوو ناسا و ئاژانسی بۆشای ئاسمانی ئەوروپا گەورەترین تەلسکۆپی مێژووی مرۆڤایەتیان ڕەوانەی بۆشای ئاسمان کرد. تەلسکۆپەکە نزیکەی 10 ملیارد دۆلاری تێچووە ماوەی مانگێک کەڕوا تاوەکو وەگاتە ئەو دووریەی کە لە خولگەی خۆر بۆی دیاری کراوە 1,500,000 کیلۆمەتر لە زەویەوە دوورە. تەلسکۆپی جیمس وێب توێژینەوە لەبارەی ئەستێرەکان گەردوون و بە دوای نیشانەکانی هەبوونی ژیان لە گردووناکات و کۆمەڵێک بابەتی دیکەی سەرنجڕاکێش کە من پێم خۆشم بابەتە لەگەڵ میوانێکم باس بکەم کەمێکی دیکە بەڵام با ڤیدیۆکمان هەیە ئینهاوسێکمان هەیە بیبینین دواتر لەگەڵ میوانێک باسی گرنگی ئەم تەلسکۆپاک. ساتی هەڵدانی گەورەترین تەلسکۆپی ناسا و ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپایە. ناوەکەی جیمس وێبە بە ناوی بەڕێوەبەری پێشووی ناساوە نراوە. بەرەبەیانی ڕۆژی شەممە 25/12/2021 لە ناوەندی بۆشایی کۆڕۆی گوینای فەڕەنسا لە باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکای باشوور لە نێو ڕۆکێتی ئاریا 5 فەڕەنسی هەڵدرایە بۆشایی ئاسمان. بەمەش وەکو ناسا دەڵێت سەردەمێکی نوێ لە دۆزینەوەی لە بۆشایی ئاسماندا دەست پێ دەکات. تێچووی تێلسکۆپەکە 10 ملیارد دۆلارە. لە دوای 26 خولەک لە گەشتکردن بە نێو بۆشایی ئاسماندا تەلسکۆپەکە لە نێو ڕۆکێتە فەڕەنسیەکە دەرچوو. تەلسکۆپەکە بۆ ماوەی 30 ساڵ و لە 29 وڵاتی سەرانسەری جیهان کاری تێدا کراوە. زۆر دڵخۆشم کە ڕۆکێتی ئاریان 5 زۆر بەباشی کاری خۆی کرد. ئەمەش مانای ئەوەیە کە کاتێکی زۆر بۆ زانستێکی باش هەیە، چونکە نردنی تەنێک بۆ نێو خولگە بە شێوەیەکی باش ڕێگەمان پێدەدات سوتەمەنی زیاترمان لە نێو کەشتیەکەدا هەبێت و هەر بۆیەش تەلسکۆپی جیمس وێب دەتوانێت بۆ ماوەیەکی درێژتر کار بکات و بڕێکی زۆر زانستمان بۆ بەدەست بخات. تەلسکۆپەکە مانگێک دەڕوات تاوەکو دەگاتە ئەو دووریەی لە خولگەی خۆردا بۆی دیاریکراوە کە 1,500,000 کیلۆمەتر لە زەویەوە دوورە. ئەم دووریەش بە نزیکەیی دەکاتە 4 هێندەی دووری نێوان زەوی و مانگ. ئەوەش لە کاتێکدایە کە ئەو خولگەی تەلسکۆپی هۆبڵ تێیدایە تەنیا 600 کیلۆمەتر لە زەویەوە دوور بووە. هاوکات پانتایی ئەو کەشتیەی تەلسکۆپەکەی لەسەر جێگیر کراوە بەقەت یاریگایەکی تێنس دەبێت و کێشیشی 6 تۆن و 350 کیلۆگرامە. هاوێنەی تەلسکۆپەکە 6.5 مەترەکە دەکاتە 3 ئەوەندەی تەلسکۆپی هۆبڵ. دەستپێکردنی گەشتەکە 80% مەترسی هەموو گەشتەکە پێک دەهێنێت. ئەوەشی لە بەردەمماندایە چەند مەترسیەکن کە وردە کەمیان دەکەینەوە. بە گوێرەی ناسا تەلسکۆپی جیمس وێب 100 هێندەی تەلسکۆپی هۆبڵ هەستیارترە و زیرەکتریشە کە لە ساڵی 1990 هەڵدرایە بۆشایی ئاسمان. ئەمەش چاوەڕوان دەکرێت تێڕوانینی زانەکانی گەردوون ناسی بۆ گەردوون بگۆڕێت. تەلسکۆپەکە توێژینەوە لەبارەی ئەستێرەکان و گەردوون دەکات و بە دوای نیشانەکانی هەبوونی ژیان لە گەردووندا دەگەڕێت. بە گوێرەی ناسا تەلسکۆپەکە گەشت بە نێومێژووی گەردووندا دەکات و پێشانمان دەدات کە پێش 14 ملیارد ساڵ گەردوون چۆن بووە. چاوەڕوان دەکرێت لە حوزەیرانی ساڵی 2022 بە شێوەیەکی فەرمی دەست بە ئەرکەکەی بکات. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر حسێن ڕابی مامۆستای زانکۆ پسپۆڕی فیزیان گفتوگۆکەم بە سپاسەوە لە ستۆدیۆکانمان سلێمانی لەگەڵ مەکاک دکتۆرم کاتت باش. لەو قسەی ئەخیری لەو زانیاریەی ئەخیری راپۆرتەکەەوە پرسیار بکەم، ئەم تەلسکۆپە توانای ئەوە هەیە بۆ ئەو مێژووە دوورەی مرۆڤایەتی بگەڕێتەوە بزانێت لە گەردوونا چی هەبووە، لەسەر زەوی چی هەبووە لە گەردوونا نەک مرۆڤایەتی، چکە ئەو بە شێوەیەکی گشتی لە پێمانەڵەکە لە گەردوون چی ڕوویداوە پێش هەزاران ساڵ. ئەو توانایی هەیە؟ ئەنێوە چۆنە شتێکی سەر سوڕهێنەر نییە بەڕاستی؟ کاتێکە باسی ئەم جۆرە لە تەلسکۆپەکەین باسی قمبەی تەکنۆلۆژیای بەشەریەکەین، یعنی ئەو تەکنۆلۆژیا کە هێشتا لە هیچ شوێنە نەکەوتۆتە بەردەستی خەڵک، یعنی تەکنۆلۆژیایەکە کە هەموو تەکنۆلۆژیانی کە ئێستا لە دنیا بەکاردێت
ئیمپرۆفەکەی پێشکەوتنەکەی و بڵێن چەرتەکەی بڵێن ناخی ئەو هەموو ئەو تەکنەلۆجیە لە کۆتاییە ئەبێ بە تەلسکۆپێکم تەلسکۆپ و پشکنی بۆ گردونەکە و ئەو دەستکەوتانی کە هەیەی گەرینترین شت کە ئەم تەلسکۆپە هەیەی ئەوی شەوەیە مەودایەکی زۆرتر لە شەبەنگی کارۆمێغناتیسی داپۆشێ یعنی ئەوەکەی پێش و کە هابڵا مەوداکی بچووکترە و مەودای تشی کارۆمێغناتیسی مەودایەکی درێژتر وەرەگرێ و ئەم مەوداوار ئەمان باتەوە بۆ نزیکەی بیگبانگە ئەمان باتەوە تەنان تەلسکۆپی هابڵ توانی تەمەنی گردون دیاری بکە لە نێوانی 10,000 بۆ 10 میلیارد بۆ 20 میلیارد ئەم دێنێ ئەم مەودایەت بۆ تۆ بچووکترە کاتەوە تەحدیدتریەکە یعنی وای لێکە کە مەسەرەنی تر ئێرۆرەکەت یان هەڵەکەت کەمتر بێ لە دیاریکردنی تەمەنی گردونە ئەمان باتەوە بۆ نزیکەی 250 میلیۆن ساڵ دوای بیگبانگ و لەبێەوە ئیترێ ماتوانی مەسەرەن بە مێژووی گردونە بچینەوە و تا ڕادەیەکی زۆر لە بەشێک لە هەرەی زۆر لەو نهێنیانی کە لە گردونە هەیە تێبگەین بۆ نمونە کشانی گردون مادەی تاری و چۆنیەتی دروستبوونی ئەستێرەکان هەنێ هەرچەند بە گشتی ئێم ئەزانی کە ئەستێرەکان چۆن دروستە بن بەڵام منی وردەکاریوانێشت هەیە کە هێشتا هەر پرسیارە ویا ئەو بڵێن ئەوەی کە خۆتان فەرمووتان کە هەیە ژیان لە گردونە هەبێیان نەبێ ئەمیش دەتوانێت تا ڕادەی هەنێشتان بۆ دەربخات چونکە ئەو مەودای ئەو تیشکەکەی پێوەیە هەنێ لەو تیشکە لە مادەی زیندووە ینی بڵێن ئەم شتانێ یعنی پێشکەوتنێکی گەوری مرۆڤایەتیە بەنی تۆ ئەم تەلسکۆپە لە هەمان کاتە خراوەتە شوێنە کە ئەو ناوچەی ئەوتو ئەو شوێنانە پێڵە خاڵی لاگران و خاڵی زۆر زۆر گرنگن لە فەزا کە تۆ ئەگەر لە خۆرەوە یان لە زەویەوە سەیری ئەو تەلسکۆپە بکەیت ئەگەر تەلسکۆپە شوێنەکەی خۆی لەسەر خۆرەوە یان لەسەر زەویەوە سەیری تەلسکۆپەکە بکەیت هەموویان لەسەر یەکیاڵن ینی وەکو وایەکە وەستان زۆر باشە کاک دۆر ئەندازیارانی ناساڵێن لە 6 مانگی داهاتوو 6 مانگی پڕ دڵە ڕاوکێ بۆ ئەوان ئەیدی لە دوای 6 مانگەوە دەرەکەوێت کە ئامانجەکە ئەپێکەیان ئەم تەلسکۆپە دەتوانێت ئەو کارە بکات کە بۆی هەڵدراوەیان نا بۆچی 6 مانگ بۆچی ئەو ماوەیە ئەو 6 مانگەکە بڵێن 5 مانگ بۆ حومن ینی ئەوە 6 مانگەکەی زۆر گرنگە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی ئەو تەکنەلۆژیە کە لویا بەکاردێ ئەو تەکنەلۆژیای بنە تەکنەلۆژیاکە زۆر زۆر نوێیە ینی مەسەرەن وەکو ئۆتۆمبیلێک نییە کە مەسەرەن یا وەکو چوزان وەکو موشکێکە هەزاران جار لە شوێنێتر تاقی کرابێتەوە هەموو بزانین چۆنە بەڵام بە پێی تیۆریەکان و بە پێی هەڵسەنگاندنەکان ئەبێ ئیش بکە ئەبێ بەتاوەتی ئیش بکە چەند ساڵش ئەبێ ئیش بکە یعنی چەند ساڵ بەبێ کێشە ئیش بکە بەڵام لەوانەیە هەنێشتیان هەر نەبینی بێ هەنێشتیان فەرامۆش کردبێ یان خەڵەندەکان کاتێککە دێتە سەر کردار لەوانەیە ڕاست دەرنەچێ بەرحاڵ تەکنۆلۆژیا قیمەی تەکنۆلۆژیای بەشەریە قیمەی زانستی بەشەریە کە بە شێوەی تەلسکۆپ دەردێت و بە دوای پرسیارە وجودیەکەی مرۆڤ باگەڕێ کە سەرچاوی گردونی ئێمەیە و ئامانجی زانستیش بە تایبەت زانستی فیزیە لە کۆتاییە ڕوونکردنەوەی سەرچاوی گردون ئێمە لەکوێوە هاتووە و ئەم هەوڵانە کە بۆ ئەو پشکنینە ناکرێ وەک لە پێشویشا کرا وەکو کێسەکانی ئەم کامێرەیەکە من جەنابەت لە بەردەمیە دانیشتووی ئەمە هۆکارەکەی ینی سەرەتا هەر لە فەزا بەکار هاتووە پێش کراوە ینی بڵێن وردبینیەکەی بەرز کراوەتەوە بەرەبەرە هاتووەتەوە بۆ ژیانی ئاساییش و ئەو پێشکەوتنانی کە لە فەزا کرێ چونکە بە دوای بڵێن خەونێکی گەورەی مرۆڤەیە پێشکەوتنی زۆر زۆر گەورن بەڵام لە کۆتاییە لە ژیانی ئاسایی ئێمەشات کاریگەری دانێنی زۆر باشە کاک دکتۆر بۆ حەزیشیان لای بەڵێ بۆ کەشتی هۆبڵ زانایان ینی ئەتوانی خەڵک بنێرن بۆ ئەگەر گرفتێکی تەکنیکی هەبێ بۆی چارەسەری بکە بەڵام لەبەرەوەی ئەم تەلسکۆپە زۆر دوورە ڕەنگە نەتوان خەڵکی بۆ بنێرن ڕۆبۆتی بۆ ئەنێرن ینی ئەوە توانێت ئەگەر کێشەیەک ڕووبدا چارەسەر بکرێ گەر کێشەیەک لە نێو تەلسکۆپەکە هەبێ زوو چارەسەر کرد بۆی ئامانجەکە بپێکە باشەکەن سەردەمەکە گۆڕاوە سەردەمی سەردەمی هاوڵ 30 ساڵەوە پێشە هێشتا ڕۆبۆتیک بۆ ڕادە پێشکەوتنێکی هەر پێشکەوتو بەس بە باب ڕادە پێشکەوتو نەبوو یعنی ئەکرێ مەسەدەن شێوازە شتەکە دیزاین بکرێ کە لە جیاتیەوە مرۆڤ پشی ئەو کارانەکانی پێویستی بەوە نەبێت مرۆڤ لە بیرکاتەوە چه کارەکان بکە ڕۆبۆتێ پشی ئەو کارانە بکە ینی ئەو شتە بوادان یعنی ئەم دیزانی ئێستا بەوەی پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا و لە ماوەی ئەم 30 ساڵەیە
بۆ بەهۆی ئەوە کەیتر مرۆڤ پێویست نەکات بچێن ڕۆبۆتێ بنێرێ هەموو ئەو کارانە کە مرۆڤ بتوانێت بیکەش بکە بەڵام لە هینی پێشووە ئەسن بۆش ڕۆبۆتەیانرا زۆرجار بەڵام ئەو دقیقیە و ئەو بڵێن ئەو یەکانگیرینە بتەکرد تەکنۆلۆژیای هەشتاکان فەرقی هەیە لەگەڵ تەکنۆلۆژیای ساڵانی 2010 بۆ 2020 ینی پێشکەوتنێکی جەوهەری بەتایبەت لە بواری نەرمە ئامێر ینی بڵێن سۆفتوەیر هاتوۆتە ئاراوە ینی پێشکەوتنەکان یەکجار گەورەیە بەڵێ کاک دکتۆر زۆر باشە زۆر جیاوازەوەی بەڵێ ینی ئەوەندەی جەنابەت ینی متابعە بکەیت و تەماشا بکەی زانایان چاوەڕوانی چین بۆ یەکەم جار ئەم تەلسکۆپە بیان ناتێ لە گردوونەوە کە 13 ملیار و 700 میلیۆن ساڵ پێش ئێستا ڕوویدا بێت تۆ وەکو خۆت وەکو زانایانیش لە دنیا چاوەڕی چی لەم تەلسکۆپەکە یەکەم جار بێت ئەوان لە حاڵە حازرە ئەیانەوێ زۆرترین داتا لە نزیکی بیگبانگ تەقینەوە مەزنەکە تۆمار بکەن یعنی ئەو داتایانە ئەو تیشکانەی کە لە بڵێن لە بیگبانگەوە هاتووە ئێستاکانە لە پاشخانی گردوونی ئێمە هەیە کە تەبعاً لە درێژە شەپۆلی زۆر درێژەوەن بۆ درێژە شەپۆلی زۆر کورت ئەوەکەی بڵێن هاباڵ لە ژێر سوورەوە پێوە بڵێن ئەو درێژە شەپۆلە تاوەکو لە ئینفراڕێت هەتاوەکو سەروەنەوشە ینی ڕنجەکەی بەم شێوازە بوو بەڵام ئەمەی تر ئەڕواتە خواردتر و ئەڕواتە سەروتریش یعنی تۆ مەودایەکی فراوانی ئاماژەکانی سەرەتایی گردوون ئەتوانی وەربگری و لەوێەوە ئێمە ئەتوانین مەسەرەن ڕێزانانی فیزیا ئەتوانن زۆر شت سەبارەت بە چۆنیەتی تەقینەوەکەەوە بە چۆنیەتی ئەو پەرەسەندنەی کە لەو مێژووە تا 250 ساڵە هاتووەتە ئاراوە و لە کۆتاییە بۆ بەهۆی ئەوەوە کە ئەستێرەکان دروست بن و لە ئەستێرەکانیشەوە مرۆڤێکی ژیرمەند دروست بێ کە ئێمەین وە بیرکاتەوە کە ئەمە چۆن ڕوویدا زۆر باشە ئەو زانیارە نوێیانەی کە زانایان چاوەڕێەکەن لە زەویەوە نزیک بن ئەم تەلسکۆپە ئاشکرای بکات چینە و زانیارانە خۆی ئەم تەلسکۆپە بە خۆر نزیکە یعنی بڵێن گرنگترین ئەستێرە کە پێی نزیک بێ خۆرە و زۆر ئەتوانێت زۆر لەو شتانەی کە لە خۆرە ڕۆیە ئەو گۆڕانکارانی کە لە خۆرە ڕۆیە کە ئەبێ مەسەڵەن بۆ ژیانی ئاسایی خۆمان بڵێن گۆڕانکارانی کە لە خۆرە ڕۆیە ئەوە توانێت بڵێن لە نزیکەوە تۆماتی بکە و بەشێکی ئەوەیە ینی بڵێن کاوەکە لەسەر کەش و هەواڵ جۆرەشتانە تاسیر دانێ یان مەسەلەن و هەسارەک و هەسارۆکە و نەیزەک و ئەمانە کە لە گردوونی ئێمە ینی لە کۆمەڵی خۆری ئێمە هەن ئەوانەیش ببینی ئەم شتا نابینی بۆ بینی بەڵام ئەوەی کە هەیە بڵێن ئەو تلسکۆپی ئیشەکەی زۆر ئیستراتێژیتر لەوەیە کە مەسەلەن بەسێتەوە بە ژیانی ئاسایی مرۆڤەوە ئەم تلسکۆپ فشکنین بۆ سەرچاوی گردوون و سەرچاوی بوونی مرۆڤەکە کە ئێمە بۆ هەیە زۆر باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر حەسەن ڕابی مامۆستا دکتۆر حوسێن ڕابی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆی لە سلێمانیەوە لەگەڵم بێت منیش هەواڵەکانی کاژ